خەو زۆر ئەبینم من پێش هەموو شتێک. منی شەروان منش خەو زۆر ئەبینم. بەردەوام بە سەگ و گورگ و شێر و ورچ یعنی لە خەوەکەمە بەردەوام حەسرم ئەکەن. باشە. زۆر ناخۆشە و خەوەکەی تریشم چەند ڕۆژێک پێش ئێستا بوو لە خەومە محەممەدی مەهدی دابەزی بوو. باشە. ئەوەش دووەم خەو بوو مامۆستاماوەت پێش ئێستا خەوم بینی پێش ئەوەی حیجاب ببم لە خەومە پیاوێکی پیر کفنی پێبوو پارچەی سپی بوو یعنی گرێدا بوو بەیەکەوە و دەرزی و داویشی پێوە بووتی ئەوە کفنا بۆ خۆتی بدورە. ئەو جا خەوم بە مەلیکلمەوتەوە بینی ئەوان زۆر زۆر ناخۆش بوو یعنی دوای ئەوە قەتعیان یەکسەر قەرار حیجابمدا هەرچەند جلوشتم من بە حەیاتی کراوە نەبووە ڕوت نەبوو بەس سەرمدا نەپۆشی بوو. ئیتر لە خەوما هات کە بینیم ترسام ڕام کرد بەڵام لێدام لە پشتەوە و یەکسەر دەستی کەس بە ڕۆح کێشانم هەتا ناو قورگم ڕۆحم هات و ئیتر خەبەرم بوویەوە و جارێتیش خەوم بینی کەسێک پێی وتم ئەوە ئەم جارە لە دەستی دەرباز بی بەڵام جارێکی تر دەرباز نابی لە دەستی بەو شێوە مامۆستا لە خەوما ئەوەشم بینیوە قیامەتم بینیوە یعنی قیامەتە ئینسانم بینیوە ئەفڕێ ئاوها نازانم مە هیچیە ئەو هەموو خەوە بینینە یعنی خوشتەکەم زۆربەی ئەو خەوانی کە باست کرد هەمووی ئینزارە باشە ئینزار ئیجا بزانە خەلەلی چیت هەیە خۆ بەس لە چکەکە نییە سەیریکە خۆ بەس لە چکەکە نییە ئێستا ئافرەتمان هەیە لە چکی داوەتە سەریا شەڵا لە چکەکەی نەدایەتە سەریا مەبەستم سارکردنەوەی هیچ ئافرەتێک نییە یعنی جلەوەی ژێرەوەی ئەوەندە تەسکە باشە و ئەوەندە مکیاج بە شێوازی خۆی ئارایش داوە یعنی ئەگەر سفورێکیش ئەوەی بکردایە لەگەڵ ئەما ڕەنگە هیچ فەرقێکی نەبووە نییە تۆ تەنها لە چکێک بدەیتە سەرتاو ئیتر بڵێ ئەمە تۆبەم کردووە نە خۆشی گەورەم سەریکە طبعا ئێمە نوێش چۆن فەرزە ڕۆژوو چۆن فەرزە حەج چەندێ فەرزە حیجابەکەش ئەوەندە فەرزە بۆیە ئەبێت ئەو حیجابە بە مانای حیجاب بێ ئێستا ئێمە شتێکمان هەیە لە ماڵەوە پێوتیە پەردە باشە پەردە لە زمانی عەرەبیە پێوتیە ستاری پێوتیە سەتری پێوتێت یعنی داپۆشین بۆ ئەوەی لە دەرەوەیە ماڵەوە نەبینێت باشە ماڵەوە نەبینێت کەواتە حیجاب بە مانای داپۆشینی ئەو ئافرەتەیە باشە ڕێگریکردنی ئەو ئافرەتەیە لە بینینی نامەحرەم بۆیە بە هیچ شێوازێک نابێ ئافرەت کە لە چکیدایە سەریا خۆی ئارایشدا و خۆی جوان کابێت بۆ پیاوی نامەحرەم خەلەلەکانی تر لە ژیان تا چییە بەرامبەر بەخوای گەورە هەوڵ بە چاکیکە ئەگەر غیبەتی بوختانێک هەبێ من عفوا قسەکەشت ئەبڕم من ڕێازە ئاکەم یاری ئاس ناکەم بەڵام لە قاعەنە لە ماڵەوە ژوورێکم بۆ خۆم داناوە مێردەکەم وتی گوناحە لەوێ لە ماڵەوە هەموو شتێکت بۆ تەرتیبەکەم و لە ماڵەوە یاری بکەم زۆر باشە خۆشم ڕاستی هەر مرتاح نیم بە دەرەوە یعنی کەسێکم جاروا هەیە بە هەفتەش دراوسەکانم نازانن لە ماڵەوەم ناچمە بەردەرگەش بە هیچ شێوەیەک هەر تەبیعەتم وایە بەس لە کار یاریکردنە گوێ لە گۆرانی ئەگرم گۆرانێکش ڕاستی تەرکیزم لە لای نییە بەس چونکە بەتەنیام لە ماڵەوە بەس ئەوەنەی بڵێم مەشغوڵم بکات ئەگینا تەرکیزم هیچ لە لای نییە تۆ بڵێ ئەوە بێت مامۆستا والله ئەوە خەلەلێکی زۆر گەورێت تۆ طبعا گۆرانی ئەو گۆرانیانەی ئێستا هەمووی حرامە ئەوان لە ئیطاڵی حرامە خۆیانە بینەوە کوتم خەلەلەکانی تر خۆت ئەزانی بەلی ئینسان و على نفسه بصیرە ئینسان خۆی لە هەموو کەس باشتر دەناسێ ئێستا نەزانێت خەلەلەکانی خۆت چییە بالضبط وایە یعنی مامۆستا گوناح نییە قورئانەکە پێکەم و عەفوان ببوورە بۆ قسەی جلەکانم تۆزێک ڕوتن لە کات یاریکردنا هیچ گوناح نییە ئیتفۆنم لە گوێ بێ نانە هیچ گوناح نییە لەبەر ئەوە تۆ مادام بە تەنیای لە ماڵەوە لە لەگەڵ مەحرەمی خۆتای لە ماڵەوە لە چوار دیوارای گوناح نییە خوشکە گەورەکە مامۆستا من ئەو کاتێک کە حیجابم ئەلحەمدولیا 14 ساڵە زەواجم کردو دوو مناڵیشم هەیە لەگەڵ مێردەکەم بۆ یەک ڕۆژیش یەکمان ناڕەحەت نەکردووە ئەلحەمدوللا هەموو جارێک پێڵێم تۆ لە جیاتی دایک و باوک و خوشک و برابووی بۆ من چونکە من خۆم ڕاستی دایکم نییە و کە دایکیش نەبووی تر ئەوانش هەموو زڕن من دوورم لە هەر هەمویان جێگەی هەمووی بۆم گرتوتەوە مامۆستا هەموو جارێک حەزەکەم شتێک بکەم کە مێردەکەم لێم ڕازی بێ هەموو جارێکیش پێڵێم تۆ لە من ڕازیت ئەڵێ من زۆر لێت ڕازیم خۆش لێت ڕازی بێ
ئەلەم ماوەیە نەخۆش بوو لە جێگا بوو خزمەتم ئەکرد هەموو شتێک حتا دەستنوێژەکەشم بۆ هەڵ ئەکرد مامۆستا من طبعا ئەوە واجبە لەسەر سرم ئەبێ بیکەم فەرزە ئەبێ خزمەتی بکەم بەس مامۆستا ئەوانە هەمووی بەخێر ئەنووسرێن هەمووی بەخێر ئەنووسێ خوشکە گەورەکەم تەنانەت ینی بانکردنی هاوسەرەکەت بە شێوازێکی جوان الکەلیمەت الطەیبەت صەدەقە وەرمە کەسێک بە هاوسەرەکەی ڵێ ڕوحەکەم گیانەکەم ژیانی من باشە ئەو وشەی خۆشەویستی بەکارەهێنێ بەرامبەری ئەمانە هەموو بە صەدەقە و خێر بۆ حیسابە نەرمونیان ماڵەوە لەگەڵ خێزانەکەتا لەگەڵ ناڵەکانتا ئەمانە هەمووی الابتسامة في وجه أخيك صدقة يعني ئەگەر بەرامبەر بە موسڵمانێ زەردەخەنەیە پێ بکەنی ئەمە بۆ خۆی خێرە ئێگە لەگەڵ هاوسەرەکە تابیکە بێ چەندێک فێر بێت خير وبركة يا خاطر وخرب بخوش زۆر سپاس مامۆستا یەک پرسیاریشم هەبوو عەفو زۆر داوای لێبوور نەکەم مامۆستا کە نوێژ ئەەکەم دایم هەستەکەم کەسێک لە دوامەوە وەستاوە یعنی هەست بە خۆفێک ئەەکەم هەستەکەم وەهمە ئەبێتی پەڕێنی کەس لە دواتەوە نەوەستاوە مامۆستا بینینی خەو بە قورئانەوە کە من خۆم زۆر قورئان خوێنم ئێستا الحەمدولله هەمووی وەکو واجبم لێ کردووە و سوورەتی بەقرە ئەبێ بخوێنرێت سوورەتی مولک واقعە زۆربەی سوورەتەکان ئەوان هەمووی ئەبێ بخوێنم ڕۆژانە بەس مامۆستا بۆچی خەوم بینی لە خەوما کە قورئانم کردەوە سپی بوو هیچی تیان نەبوو وەپەنامان بە وەڵڵی ئەو نیشانانە باش نییە چەند جار ئەوەت بەسەر هاتووە یەک جار بینیم هیچیە مامۆستا باشە ئێستا پێتەڵێ والله نازانم بە وردی شتەکان ناڵێت سكة أفرمي إذا رأى الحالم اختفاء آيات القرآن من المصحف في المنام كان ذلك إشارة إلى البعد عن الله أم وألط من ناظر الهكسك مصحفي كردوا بنيتي سيرك هيج آياتي كتيانا ماوا دلالتك على سروي أم كسا دول الأخوة باشا دور الأخوة وكوتم أمانة يعني إنسان هيج كسي بيه خلال نابي خوشك جوريكم هيج كسي بيه خلال نابي خواي دورة جاري وايا للرقي خويك هوا تو بخبره هينت إنزاليك رقيك بوتو بويا أم وألي يعني وكوتم مامۆستا ژمارەی ئاەتەکان هەبوو بەس ئاەتەکان نەنووسرا بوو ئەگەر ئاەتەکان نەما بێت دەلالەتەکە ئەم کەسە لە خواوە دوورە بۆیە وەکوتم خوشکەکەم بزانە خەلەلت چییە خۆت ئەزانی خۆت باشتر ئەزانی خوای گەورە یارمەتی هەموو لایەکماندا و ڕەحمەتی کامل لە خزمەتە